ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بەڕێزان و خۆشەویستان، لەناو کۆمەڵگای ئێمە کۆمەڵێک تێگەیشتن هەیە، کۆمەڵێک کار و کردەوە هەیە، کۆمەڵێک مامەڵە هەیە، پێویستە ڕاست بکرێنەوە. کۆمەڵێک لێک حاڵیبوون و معاملەکردن و تێگەیشتن هەیە، خەڵک وا لێ حاڵی بووە، بە هەڵا حاڵی بوون لەو تێگەیشتنانە کە ئەمانە هەمووی بابەتی کۆمەڵایەتین. ئەمڕۆ باسی لێو دەکەین ئینشاءالله. لەوانەیە هەندێک عیبارەتە دووبارە و سێبارە بکەینەوە بۆی زیاتر لە دەرونا بچەسپێ و لە مێشکە بچەسپێت. هەندێک تێگەیشتن هەیە لە نێوان موسڵمانان، هەڵە لێ تێگەیشتوون، کۆمەڵە مامەڵە و هەڵسوکەوت لەگەڵ یەکەکەن هەڵەیە. بەهۆی ئەو هەڵانەوە تووشی تاوان بوون، تووشی قەتیعی ڕەحم بوون، تووشی دژایەتی و پشتلێکتر بوون، تووشی غەیبەتکردن یەکتر بوونە. ئەو هەموو مەعاسی کە باسمان کرد، قەتعی سلەی ڕەحم، دژایەتیکردنی یەکتر، غیبەتکردنی یەکتر، هەمووی لەم بابەتەی ئەمڕۆماندا سەبەبەکەی ئەوەیە تێگەیشتنی ناحاڵیبوون هەیە لە معاملەکردن. معاملەی هەڵە هەیە لە نێوان موسڵمانان لە بابەتی کۆمەڵایەتی، یاخود غولویان کردووە لە هەندێک خۆشەویستی، دوای ئەوە سەری کێشاوە بە خراپەکردن بەرامبەر یەکتر و هەڵەکردن لەگەڵ یەکتر. کۆمەڵی نمونەتان بباسەکەم بە یارمەتی خوا. ئیتر لە هێنانەوەی ئەم نمونانە خۆشتان نمونێ زۆر دێتە بیرتان و دێتە یادتان، لەوانەیە لە خۆتان ڕوویدا بێت. یەکەم نمونە، لەوانەیە تۆ جاری وایە داخوازی کچێکی خزمی خۆتەکەیت، یا خزمێکت داخوازی کچەکە دەکات، یا جیرانێکت داخوازی کچەکە دەکات، یا برادەرێکی قەدیمت کە خۆشەویستی لە بینتان بووە. قسمەت نابێ ئەو کچەی بدەیتێ، کچەکەت بە کوڕەکەی ڕازی نابێت، حەق خۆشێتی کە هاوکوفئی نەبێ لە دین و ئەخلاقەوەی کە یەک نەبن ئەو کچە ڕەفزی کات، حەق خۆیەتی. لەوانەیە تۆ خۆت باوکو کەسی ئەو کچەی ئەو کوڕەی ئەوت بەدڵ نەبێت، ڕاستە خزمەتی لە بینتان هەیە، ڕەفیقی قەدیمن، جیرانن، بەڵام وەکو هەڵسوکەوتی کوڕەکەی لەگەڵ کچەکەی تۆ ناگونجێت، بەدڵت نییە، قسمەت نابێت. تەماشا دەکەی ئەو تەرەفەی مقابل ئەوەندە غەڵەت حاڵی بووە، لە دوای ئەوەی کە تۆ ئەو کچە نەدا پێی، یا ئەو خزمەتە یا ئەو جیرانەتە، ئێدە قەڵعی سلە لەگەڵ تۆ کات. سێ هەڵەکە لەکوێیە؟ بۆ حەقێکی خۆت کە پێی ڕازی نەبوویتە، ئەو خزمەی خۆت قەڵعی سلەی ڕەحمەکەتر هاموشۆت ناکات، کەوتە ناوچی تاوانێکەوە، فەهمێکی سەقیمی بوو. یا ئەو جیرانەت ئێتر قەڵعی سەلامت لەگەڵەکات، یا ئەو برادەرە قەدیمت کە چەندین ساڵێکە ناسن و چاکە لە بینتان بووە، بۆی ئەو مەسئلەیە کە حەقی خۆتە یا حەق کچەکەتە، ئێتر عیلاقە لەگەڵ ئەبڕێتەوە، نە قسە لەگەڵ دەکا، نە سەلامت لێ دەکا، بگرە سەردانیشت ناکە و ئێتر غیبەشت دەکا و لەم لاولە بە خراپە باس دەکات. ئەم کێشەیەجان چەندە ناو کۆمەڵگا زۆرە. تەماشا بکەن زۆری لە موسڵمانان کێ کێشە لە بینیانە لەم ڕێگەیەوە هاتووە. یا بە پێچەوانەکەی خزمێکت حەز دەکات کچەکانی مارەکی بۆ کوڕەکانی خۆی، تۆ بەدڵت نی کچەکانی لە ئاستی کوڕی تۆ نین، کە نابی و قسمەت نابی، ئیتر عیلاقە لە بینتانە بچڕێتەوە، سەلام نامێنێ، کەلام نامێنێ، سلە و سەردانی نامێنێ، خۆشەویستی نامێنێ، بگرە عەداوەت و بغض و ڕقلێکە پیا ئەبێت. ئەمە فەهمی هەڵەیە لە تێگەیشتەکان، معاملەی هەڵەیە لە جەزاءەکان. لەوانەیە هەجرت بکە، قەطعی قسە لەگەڵ بکە، هەتا هەتایە چەندین مناسبەتە پێشەوە ئاشنا بێتەوە لەگەڵت.
ئەڵێ من داخوازی کچەکەیم کرد پێی نەدام خزمش یعنی چی بە کەڵکی من نەهات نا ئەو غەڵەت حاڵی بوونە نابێ ئەم کچەکەی خۆی سەر بکا بە قوڕە لە بەخات کڕیتەوە کە لە کچەکەی ئەم نییە تۆش ئەبێ ئەوەندە حاڵی و فاهم و تێگەیشتین بی کە کچەکەی تۆ کوڕەکەی ئەم وەک یەکنین تۆ قەطعی بکەیت و سڵێ ڕەحم بە بچڕی کە تاوانی گەورەیە غیبەت تاوانی گەورەیە سوئی ظن بە موسڵمان تاوانی گەورەیە هەجر لە سێ ڕۆژ بەسەرەوە تاوانی گەورەیە ئەمانە خەڵک نایزانێ ئەم هەموو معسیەکە باسمان کرد بەهۆی هەڵە حاڵی بوونە لە تێگەیشتەکان بەهۆی معاملەی هەڵەیە بەهۆی جەهل بە شریعەتی خۆی رەب العالەمین بەهۆی نەبوونی تەقوا یان کەمی تەقوایە یا جەزای سەیئە و خراپەیە بۆ کەسێک کە سەیئەی نەکردووە خراپەکارە بی لەگەڵ کەسێک کە خراپەی نەکردووە ئەو کەسە دەڵێ مادام ئەم خزمەم خزمی خۆمە یا ئەمە جیرانی قەدیمە یا برادەری قەدیمین ئەبوایە وەڵامی بدایەتەوە نابوایە قسەی بنی بشکانایە وانییە لە حەقیقەت وانییە برادەری قەدیم و جیرانی قەدیم و خزماتی ئەوە ناگەێنی هەرچی ئەو گوتی تۆ بڕی باش مەصالح لە ڕەچاوەدات ئەوش ئینسان و حەقی بەسەر تۆ هەیە مەصلحەتی کچەکەی لە چاوەدا مەصلحەتی کوڕەکەی لە چاوەدا زەواج بۆ هەفتە و دوو هەفتە نییە زەواج بۆ مستەقبەلە بیری ژیانی خۆی ئەکاتەوە و لەوانەیە عائیلەکەی تۆ لە ئاستی عائیلەی ئەو نەبنیان کچی تۆ لە ئاستی کوڕی ئەو نەبێت ئیتر بۆ غیبەتی ئەەکەی بۆ قەطعی سەری ڕەحمەکەی بۆ لە خوای گەورە ناترسی بۆ هەجرت کردووە وا ساڵ زیاترە خزمی خۆت هامشۆی ناکەیت دەبینیت بەهۆی ئەم حەقە شەرعیانی خۆت خزمت هامشۆت ناکات قەطعی سەلەی کردووە جیرانتە سەلام لێ ناکە مەرحەبات ناکە برادەرتە وازی لێ هێناویت یا کارێکی مستحبە بەهۆی مستحبێکەوە یان بەهۆی وازێنان لە مباحێکەوە خزمەکەت سەردانت ناکات غیبەتت ئەکات خراپەی تۆ ئێوێ حەز بە شکستی تۆ ئەکات ئەمانە هەمووی هەڵەن لەناو کۆمەلگا مەفاهیمی هەڵەن دەبێت چاک بکرێنەوە ڕاستی بکەینەوە هەموو لایەکمان بۆی تووشی گوناه و تاوان نەبین بەهۆی ئەم هەڵایەوە بەهۆی ئەم تەعاملە غەڵەتەوە لە قەدیمیشدا زەختێ زۆر دەکرا لە ئافرەتان و لە کچان کە بە خزمی خۆیان ڕازی بن بە کوڕەمامێتی یا بە پورزایەتی مادام خزمی خۆیت پێی ڕازی بێ ئەو ئافرەتە پێی ڕازی نەدەبوو پێی ڕازی نەدەبوو ئیتر دینیان وەکو یەک نییە ئەم جەمالیان وەکو یەک نییە بە هەر کێشێک بوو بێ قسمەت نەبووە بە زۆر وان لێ کردووە بە زەبری لێدان ئەزێدان و ئەشکەجە پێیان داوە هەتا ئێستاکەوە 20 ساڵ 30 ساڵە بێ مەشاکلیان هەیە دوای عاقبەتی فەشەل بووە یان تەلاق بووە یان عەداوەت بووە چەندەها مەشاکلی لێ کەوتوتەوە خوای گەورەش نەیفەرمووە واجبە تۆ خزمی خۆت بە خزمی خۆت بدەی کچی خۆت بە خزمی خۆت بدەی وانییە دین و ئەخلاقە با لە عەشرەتی تریش بێت با لە بنەماڵی تریش بێت با لە شارێکی تریش بێت مادام مسلمانە و ئەو سیفەتانی تێ کە خوای تەعالە پێخۆش و پێڕازیە زەواجی ئەگەڵ کرێت نەک ئیلا خزمی خۆت بێ کە لە ئاستی ئەوە نەبێ و بە زۆر بیدەیت چووکی خزمی خۆمە ئەوە هەڵەیە لە قەدیمدا هەڵەیە زۆر بوونە و دراوەتە پاڵ ئیسلامیش ئیسلام لەوە بەریئە با بزانن مارە بڕنی مناڵ لەسەر لانک لە ئیسلامە نییە بە زۆر کەس بەشودان لە ئیسلامە نییە خزمی خۆمە بە قسەی نەشکێن لە ئیسلامە نییە مەصالحی گەورەترێک کە شریعەتی ئیسلامە دین و ئەخلاقە چەندین خزم هەن چەندین برادەری قەدیم هەن چەندین جیران هەن دەیان ساڵ زیاتر بێکە مەرحەبانی و قسەیان و سەردان یەک ناکەن قەطعی سیلەیان کردووە کە قەطعی سیلە چەندی تاوانێکە لە ئیسلامدا بە سەبەبی ئەم تەعاملە هەڵەیەوە و ئەم تێگەیشتنە هەڵەیەوە و ئەم جەهل و نەفامیە خەڵک کەوتووە تاوان ئایا لە ئیسلامدا بپرسن جەزای کەسێک واز لە مستحب بێنێ ئەوەی هەجری بکەیت کەسێک کارێکی مباح نەکا یا فعلێکی مباحی کردبێ ئەبێ قەطعی بکەیت ئایا کەسێ مەصلحەتی عائیلەی خۆی لە چاو بدا کچ و کوڕی خۆی لە چاو بدا دەبێ مستەقبەلیان باش بێ لەگەڵ تۆ ناگونجێ دەبێ هەجری کەیت و غیبەتی کەیت و ذەمێکی لەم لاولا نەخێر ئەمە هەموو هەڵەیە پێغەمبەری پایەبەرزمان صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوین ئێمە چاکەکار بین لەگەڵ ئەو مسلمانانی کە هەڵەیان بەرامبەرمان هەیە چ جای ئەگەر مسلمانی هەڵەی نەکردبی ئەسڵەن پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی وأحسن إلى من أساء إليك چاکەکار بە لەگەڵ ئەو مسلمانی لەگەڵ تۆ هەڵە ئەکات مسلمان هەڵەی کردووە تۆ چاکی لەگەڵ بکە ئەی ئەگەر ئەسڵەن هەڵەی نەکردبێ ئەبێ من خراپی لەگەڵ بکەم لەبەر حەقێکی خۆی غیبەتی بکەم هەجری بکەم قەطعی سیلە بکەم سەلام و کەلامی لێ ببڕمەوە لەم لاولا بە خراپە باسی کەم حەز بە زیان و زەرری بکەم ئەمانە هیچی لە صفەتی ئیسلام و مسلمانە ناگونجێت ئایا ئەو مسلمانی خزمت ئەو جیرانەت ئەو ڕەفیقەت کارێ وە حەرام و تاوانی کردو کە تو هەجریکەی هەجر قەطع بڕینەوەی کەلام و سەلام بۆ کەسێکە کە مەعسیە کردی بێت
مبتدع به يعني تاواني قورب أشكرا أكا مستحق بيت أما هيك نكردوا تو اللي قلتكي أو هموي هلايو خدتي تاوان بار بيتو لا يخوي رب العالمين تاوان باريت أم إيشش بو تكاركي آساي زور لا يخلق طبيعية داخوازيك شكيه كان هيدني السلام لبين ما نما نخوش دكوي لي دمري كيشو خوشي هي بكيش سرداني ناكا للريباني بيري بشتي لي أكاد لمجلس أوي لبين هاروات أم هم قطع أبوه لسال حق يجي خوي واتتو تاوان باريت جزائي خرافته بو كسي كوان محسن بو ياخذ اصلا هالخرافين كردوا دبي انسان او انا بزانيت ام هلا نكبو لقديم دا وكو وراثه ما وتولي الاسلام دانيه هي عرف وعادتك قسوته جافيه ابي انسان لي بدور بيت نمونيكو تايبا سقم لو تاريكم يا جاري ومسلمان بينيت نخوش دكوي بامر اخوه نخوش دبيت يا مصيبتي بسرياديت تو سرداني ناكيت نتزانيوا لبيرت شوا بود نغونجاوا يا بغر لوانيه دوا بكي ولا سردانكي توز تاخير بيد دواي او دبيني او مسلمانك نخوش بو او حفتي او مانغا يا مصيبتي بسريهات سردان نكردو نجو دبولاي تو خيره لدس رشد اجر اللي كان بوا ام سلام اللي ناكا سي هلا كان شويه بوي اوي كمستحب كي انجام ندا تو قطع صله كرد قطع سلامه كرد ام سلامي لناكات بيدقات بشتي لاكات مرحباي ناكات امش نخوش كي دوباره سري لنادات دزار نخول بسري لنادا لفلان صال نهد بولام فلان مصيبه ما مسري لندام قطع بيا ابوه نكهر قطعيش بقر غيبتي دكات هتاك وفتري او مصيبته تازبت ونخوش به هزم يكلم لولا نهد بولام سرداني نكردم او هاي والله وهاي لي دكم مش وهاكم حقهم مسينمو حق شي سنيتوا خو ظلمي لي نكردويت تعدالي نكردويت اما هليا لا فهم هليلة معاملة هليلة هالسكوتكان جهل بشريعتي إخوة نبوني تقواي وكمي تقواي دبي مسلمان أم كارنا أقدار بيد جزائي أو كسيك السنة كأونيك تهجري كيت لمستحب يدور أونيك توقضعي كيدو لقلي قاسي بيدو جافي بيد أم هم مخالفة كدبي نريد لناكم ملقا سبب كيتشيا جهل بشريعتي إخوة تينجيشتين لحقيقة إسلام وجوهر إسلام أو بياوة نهد بولات لخيرك محروم بو أجري السرداني نخوش خيرك قوري دسي نكوت لمصيبتك أقدار نبو يا دوا كود يا نهاد خير وفضيلتك دس نكوت دسي شو مستحب كي لي رشد سنة الزيارة اللي دس رشد برام تو كوتي ناو تاوانا كوتي ناو كبائر الذنوب هجرت كر تاوانا قطع صلة تاوانا فشل هالكردن تاوانا غيبة تاوانا أتى انتقامي لي بالسين هل تاوانا بوتين لومي بكيت معاتبي بكيت قليل يبكى براي يكين خزمي يكين دوستي يكين بو سرد لي ندام ظلم بيت خوشه بظلم بيت كرايوا بو نهادي قليبك معاتبه الاسلام ده هي باسي دكين ياخذ باسي حقوق بلادي بباسكا بلا تولو باركم ترخم بو نهادي جاري دوان نزاني اقر نيزاني عزي بدريا اقر زانيت بعمدين هاتوا او ساتوبو تقليب كيت نك خطعي كيدو هجري كيدو لي بدور بي داوكم الاخوي قورم هربان هوشمند مانكات هل سكوت مان جوان بيه إسلامك وخوك يبقين بهوي أوي كوا سنتي ناكين يا مباح ناكين نكيلنا أوي كوا تاوان بكينو خلق تاوان ما لقلبك وأقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه الطيبين الطاهرين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين وبعد نموني السيم سبارد بما ملكردين لقل مسلمانان هندي مسلمان كان حارب باداشتي بيتشواني بوتو هيا مسلمان داولي دكا كاريكي بو أنجام بديت لواني لتواني تواني بو كار أنجام بديت لطاقة قدرتي تواني أبوه تو معذورتي دا دبي أو مسلمانش أو عنده هو شيار بيه عذرت قبولك عذرت بوبينتوا نقص زخت اللي بكا وبزور كاريك بيبكا أجر أنجام الندى وبود نكرا لقلتا خراب بي قطعك وهجرت كات عذر هنا نبو يكتر زور جرينجا يا دايوي كالايك اللي بكريه مالك اللي بكريه دايوي بالسعر بيديتي بنرخي بيديتي إلا بازار كم تربيت تو بسعر بازار كم ترناي فروشيت حق خوشتا يا أو السعر أو نرخي أو بيدادات بكالاكت ومالكت بدلتوني وسعر بازار نية كناي ديتي قريبو باري رازينا بمسعري خوينيا دبيني قصه اللي قلنا كتر مثل مرحبا بريتو اللي قلت يا خو حق خوتا
تۆ بۆ ناحاڵی بوویتە لەسەر حەقێکی خۆی مەرحەبای ناکەیت مەرحەبا نامێنێ قەطع سیلە نامێنێ برایەتی و خۆشەویستی نامێنێت سەلامیش لە بینیانە نامێنێ بگرە غیبەت دەست پێ دەکات سوء ظن دەست پێ دەکات ئیرادە ئینتقام دەست پێ دەکات ئێمە حەقی خۆی بوو ماڵی خۆی بوو بەو نرخە بە تۆی نەدا معاملە ڕزای ئینسانەکانە تۆ کەوتی ناو هەڵەیەکی گەورەوە بەهۆی ئەوە کەوتی ناو تاوانەوە لەسەر حەقێکی خۆی ئینسان حڕ و ئازادە بەپێی شەریعەتی خوا لە ماڵی خۆی لە معاملە و کردن و فرۆشتنی خۆی جەزای ئەو کەسەی کەوا ماڵێکت بە سعری بازار کەمتر ناداتێ جەزاکەی ئەوە نییە کە تۆ بچی هەجریکەیت و قەضعیکەیت و غیبەتێکیت و سوء ظن بەرامبەری هەبێ و عەداوەتی لەگەڵ بکەیت ئەوە زوڵم و تەعەدای لە مقابل ئەوەی کە تۆ لەگەڵی دەکەیت جەزاکەی ئەوە نییە لە ئیسلامدا دەتوانیت تۆش ڕۆژێ داوە کاڵایەکی لێ کردی بۆ پارەی مەدەرێ نەک بچی هەجریکی قەضعیکی غیبەتی بکەیت دەبینی قەضعی سلێ بین مسلمانان هەیە ڕقەبەری و عەداوەت و قسوة وجفاء لبينان هي بهوي ئەم ناحاڵیبوونە لە تێگەیشتنەکان ناحاڵیبوون لە معاملە شەرعی جهل بە شەریعەتی خوای رب العالمین جەزای کەسێک کەوا سەیئەی نەکرد و سەیئە دەدەنەوە پاداشی کەسێ ئەدەنەوە کە خراپەی نەکرد و خراپەی لەگەڵەکەن ئەو خۆم پیاوە خراپەی نەکرد تۆ غیبەتی ئەکەیت و گومانی خراپی پێ دەبیت و لەم لاولا ذەمی دەکەیت خراپەی نەکرد بەڵام تۆ کەوتی ناو تاوان ئەم هەڵەیە دەبێ ڕاست بکرێتەوە بەڵێ ئەگەر ئەو پیاوە بە سعرێکی کەمتر بداتێ ئەجر و پاداشتی هەیە دەستی خۆشی لێکرێت فەضیلەتی هەیە محەبەت و خۆشەویستی لە بینتان زیادەکە برایەتی لە بینتان بەهێزە بێت شتێکی چاکیشە ئیسلام تەرجیعی کردووی ماڵێکت هەیە بە برایەکت بە دۆستێکت بە خزمێکت بە سعرێک کەمتر بیدێتێ ماڵت ئاوا بی خوا خێر بنووسێت ئەوە ئیسلام ئەمری پێ کردووە چۆن ڕەسوولی خوا فەرمێ رحم الله عبدا سمحا إذا باع سمحا إذا اشترى سمحا إذا اقتضى رحمتي خوالە و عەبدە بێ ئاسانکارە لە کردنی فرۆشتنی لە داواکردنی مافەکانی خۆی بەڵێ حەقی مسلمان لەسەر مسلمانە نەخۆشکە و سەردانی بکەیت سەلامی لێ بکەیت حەقەکانی بدەیت بەڵێ ئەگەر مسلمانێک خزم و یا ناخزم بوو داخوازی کچەکەی کردیت داخوازی خوشکەکەی کردی لە توانای تۆیە هەبوو لە دین و ئەخلاقی ڕازی بیت پێی ببەخشە ئەوە شتێکی چاک و فەضیلەت و ئەجر و پاداشتی تێدایە هەموو ئەمانە ئیسلام تەرجیعەکە و ئێمەش دەستخۆشی لێ دەکەین و پێمان خۆشە بەڵام ئێمە دەڵێن نەخێر کۆمەڵی هەڵە هەیە ئەو هەڵا نەدەبێت چاکرێتەوە ئەم پیاوە فەضیلەتێکی لەدەستوو جەزای ئەوەی فەضیلەی لەدەستوو ئەوە نییە قەطعی بکەیت هەجری بکەیت غیبەتی بکەیت ئەڵێن با هەڵەکان ڕاستەوە بێت ئەو معاملە سەقەتانەی کە هەیە چاکەوە بێت کەسێ لەگەڵ تەفەضیلی نەکردووە مباحێکی واز لێهێناوە مستەحەبی نەکردووە عەداوەت و قەسوەت و ئاژاو و تجارەتی نییە ئەگەر بیکردایە لەگەڵت بە چاکە و هەرزانبایی ماڵی ئاوی خێر ئەگەیشت ئەگەر نەیکرد تۆش لە جێ خۆت ڕاوەستە مافی خۆیت و مافی بەرێ نەک بچی قەضعیکەیت و هەجرێکیت و ئیهمالێکیت و سەلامی لێ نەکەیت ئەو کەسێ لە نەخۆشی هات بۆلات لە دڵت ڕێزدارە بێت خۆشەویستە بێت زوو بە فرێ موسیبەتەکەت کەوت ئەجر پاداشی لای خوای گەورەیە ئەی ئەگەر نەهات مەحروم بوو لە ئەجر ئەجری دەست نەکەوت پاداشی دەست نەکەوت نەک تۆ بچی هەجرێکیت و قەضعیکیت و وازی لێبینیت عمەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ حەفسەی کچم بە بێوەژنی مایەوە چون بە عوسمانی کوڕی عەفانم گوت حەفسە بێوەژنە ئەگەر ئەتەوێ پێشکەش دەکەم هاوسەرت بێت عوسمان وتی جواب دەدەمەوە چەند ڕۆژێکی پێچوو فەرمووی بیرم کردوتەوە ئەم کات و زوروفە وەختی زەواجم نییە من جوابی دامەوە دوای گەشتم بە عومەری کوڕی بە ئەبوبەکری سیدیق وتم ئەبا بەکر حەفسەی کچم بێوەژن ماوەتەوە ئەگەر ئەتوێ پێشکەش تێکەم دەڵێ وڵامی نەدامەوە تا دوای ڕەسوولی خوا داوای کرد صلی الله علیه وسلم ڕۆژێ پێگەیشتم لە ڕێگا پێم گەیشت فەرمووی عومەر وا ئەزانم دڵ تا شتێک هەیە هەجری نەکردبوو بەس پێوی دیار بوو گلەی لێ بکە گلەی حەق خۆتە عیتاب حەق خۆتە فەرمووی بەڵێ جوابت نەدامەوە نەچوو هەجری کات ئیتر مەرحەبای لێ نەکا لەم لاولا باسی کە ئەسا ئێمە بین بڵێن فڵان کەس داخوازی فڵان کەسی کردو یاخو کچێکی پێشکەشەکە جواب لەداتەوە ئیتر مەرحەبای ناکە ئەڵێ وەڵامی نەدامەوە نا ئەو سێ زروفی خۆیەکە ئەو قەدر تۆی گرت ئەڵێ نەک دەستی کچەکەی بکەم بە زاخایە ژیانمە نەڕوات بیر لە مستەقبەل خۆیەکاتەوە ئەوە عاقڵە فەرمووی بەڵێ جواب نەدایتەوە بیستم ڕەسوولی خوا باسی کرد و فەرمووی من دوای مارەیەکەم لەبەر ئەو نەبووای من ئاهات بەبێشەوە عوزرێن بۆ یەک قبوڵە کرد وەلەسەر حەقێک یەکیان عاجز نەدەکرد هەمومان ئەو قیسەیمان خوێندەوە
أو سي نفريك اللي غزاي تبوك دوا كوتني كلا وأنا كعبي كوري مالك بو شل روش بنجار روش مسلمان قصين لقلب برينوا رسولي خواه فرمي وازين لبينن ما دام بقسيم من أنك كردو معصيان كردو وازين لبينن قصين لقلب مكان سلام اللي نكن آخر روجي بنجامين روج كآيات دابزي خواه توبقي قبول كردن اللي رام كربرو مزقوت تماشام كرد مسلمان لدور بيغمري خواه دانشتونا صلى الله عليه وسلم لدرجات شو مجروا كتشام بيم كوديا كم كس أبا طلحي أنصاري برون روم راي كرد باوش بيكردم فرمي بيروز بأم دابزين أم توبية فرمي والله قد أو موقفنا بيرنا تشتوا يعني أم بيا وهاد لقل مفضلي كرد لبيرش أهم خلقها استا وبنجار روجيك ما نبيني أم هاد برون روي باوش بيكردم قد موقفك بيرنا تشت إيه خو لقل أوانيكش صار نبو بس الريزي أم زات اللي ضرب له موقف هذا نتشوف لي والله إيه كستان لبرم هالنصان والله مرحبات هناكم سردان هناكم علاقة لقلتها النية بس تنها أبو طلحة نا أم فضيلة الزاتير ديسكوت خو لقل أنا برايم بو أهم مسلمان شون ليك حاربون شون لدين شارع زابون أم لقل أم فضيلة الزاتير لقل أنا شمايوا هركس إلى مسلمان زياد نزيك بيو زياد تيكلت بيت دبيت تو زياتر رزيلة بقريت زياتر خوشت بيويت زياتر هاوكاري بيت هر کسی لقل تشاكي كردو باش بو توش زياتر باش با اي اگر او کسی نزيق النبوة لقلي خراب مبا تيكل نابيه حق خويتي خراب مبا لقليتوه توش تواني لقلي كم تيكل بيو كم سردام بكيت نقبو درجي كتو قطعي كيدو صلي الرحم ببشرين نعوذ بالله كوتايو تاركم بفرموديك بيغمر خوادينا صلى الله عليه وسلم بو كساني كوا خلق سرداني انك لكاتي مصيبه يا صلي الرحمه بشرا يا لنا خوشي سر يعني ناديت وبري والله منيش هامشي فلان كسناكم بمالكي ناتم تشوكين هاتوا ابي هريره فرمي كابراك هذا بلاي پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي رسول خدا ان لي قرابه من كومري خزمهم هي اصلهم ويقطعوني من سرداني عندك بويان شاكم بس اوان لقل من باشنينو ام بشرن قطع سلاكن واحسن اليهم ويسيئون الي من لقرين شاك كارم اوان خرافهم لقل كان بزن رسول الله شلون تمي اكات اللي توشوكو اوان با يا ري باش بشانادات فرمي خزمهم هي سرداني عندك مصلي رحم جيباجيكم اوان ناين من بويان شاكم اوان خرافهم لقل كان واحلم عنهم ويجهلون علي لك اسهل كان ان شاف بوشيدكم لين دبورم قرني ازادكم بس اوان برام خرابن هلا بكم نقصاني به ليم هلا قرينو ليم بنابورن رسول الله فرمي صلى الله عليه وسلم لئن كنت كما قلت اگر او قصانك توديك وكو خوي بيت سرداني انك اوان ناين بويان شاكي اوان خرابن لقليان بحلم بصبري اوان لقلت خرابن اگر وابه فكأنما تسفهم المله وقت أوايا خورميشي قرم لدمي نابيت واتلا قيامة لا يكون هيج حجة كانية إنسانية خورميش بك دمي ودمي واوش كبير قصي ناكريت هيج دمي وش كبيت واتلا يخوي رب العالمين بحجة أوان برامرتو أم بينا جريه شكات يعني جدي بقي هيج أم بيني برامر خوي يقول لأستو تجيتو ما في خدماتي الدعوة باشا فرموي ولا يزال معك من الله ظهير ولا يزال معك من الله ظهير عليهم ما دمت على ذلك بردوام للاين خواه تو بشتوانت هي ما دام لسر او اخلاق جوانانيت اوان او اخلاقن بردوام خواه بشتوانيتو دكات بشتوانت بو ان يريد ظهيرت هي رسول الله يفرمو اوان ناين توش مرو خرابن توش خرابه قرد ازانك توش قرد ازامك حق بحق بك لا جزائي سيئه سيئانيه لدنيا دا مسلمان خرابي كردو تو عفوت بيت لنا خوشيو لمصيبة بلادنا هاد لخير وأجر محروم بو أتواني ببيري بيني توا قليلي بكيت ببيري بيني تو حقي براتي كامية نك قطعي كيدو هجري كيدو غيبتي كيدو سوء ظن فيها بيه دعوكم لأخوي قولوا مهربان لقناها من خوش بيه يا ربي إخوي عفو ما بكي إصلاح الحال ما بكي زيادة الإسلام شارزان ما بكي يا ربي إخوي لقناها من خوش بيت لقناه خومن ودايك وباوك من خوش بي لقناه مردو مسلمان من خوش بي يا شافي خويا شفاء نخوش كمان بدي يا شافي خويا شفاء بدي بتايبتي اوانك بيان قوتوني بارين قرصه يا ربي خويا دردان شار سركي كشكان السكي خويا اوي قرزار قرزي بو ادابكي اوي بمندال مندال صالح ببخشي اوي بهاوسر صالح ببخشي ولات من باكوكي لفتنه وفساد واشوب درمانكي وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى اله وصحبه الطيبين الطاهرين
يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون